الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بارزان وخوشويستانم زۆرێک لە وتاری مامۆسایانی ئاینی و وتارانی ئێمە تەرکیزمان زیاتر لەسەر ئەو کەسانەیە کە مقەسرن لە تاعات و عەبدایەتیا و کەم تەرخەمن. دوو بابەتمان هەیە لە شەریعەتە، یەکێکیان پێوترێ ئیفڕات و یەکیان پێوترێ تەفریط، زیادەڕەوی و کەمڕەوی. هەردووکیان مای قبوڵ نین لە شەریعەتە. رحمەتی خوا لە ئیبن القەیم بێ ئەفەرمێ شەیطان ئەگەر پێی کرا تووشی کەم تەرخەمیت ئەکا لە عیبادات و تاعەتە، ئەگەر پێی نەکرا تووشی زیادەڕەویت ئەکا لە تاعەت و عیبادەتە. هەردووکیشان هەر فێڵی شەیطانە، لە کامیان نابی هەر خەسارەتمەندی. فەرمایشتێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وآله وسلم، ئەفەرمێ ئین الدین یسر، ئەم دینی پەروەردگارە زۆر سەهل و ئاسانە، ئەم ئیسلامە. وەلەن یشاد الدین ئەحەد إلا غەلەبەه، هیچ کەس نەبووە تند زیادەڕەوی بکە لە حەدی دینە ئیلا دین زاڵ بووە بەسەر ئەوە، توانای ئەو ئیشانەی نەماوە دوای سارد بووەتەوە. وێ نەخۆشیێکمان هەیە پێوتێ نەخۆشی فتور، واتە پچڕان لە عیبادەت، ساردبوونەوە لە عیبادەت، ساردبوونەوە لە تاعەت زۆرینەی کات بەهۆی زیادەڕەویەوە لە ئینسانە ئەو حاڵەتە دروست ئەبێت. ئینسان کە عیبادەت ئەکا، عیبادەتی هەموو ئینسانی موسڵمان دوو جۆرە، یا عیبادەتەکە ڕەبتی بەخۆیەوە هەیە یا بەناو کۆمەڵگە و مجتەمەعەوە هەیە. ئەوەی کە بە ڕەبتی بەخۆیەوە هەیە هەر بەو چەشنەیە، ڕەبتی لە کۆمەڵگا هەیە هەر بەو چەشنەیە. چۆن؟ مەسەلەن نوێژەکە نوێژ بۆ خۆیەکە، ئەگەر زیادەڕەوی لە نوێژەکەیە بکات، تند لە حەدی خۆی تەجاوزی کرد، بە خراپ ئەشکێتەوە بەسەری. بۆیە زۆر گرنگە گەنج کاتێک کە تاعەت ئەکا سەیری سنوورەکانی شەریعەت کە بە هیچ شێوازێ لە سنووری شەریعەتدا نەدا. شەریعەت مەجالی داوی ڕۆژێ جەوێکی ئیمانی جوانت هەیە، ئەکرێ سوژدەکەت 7 جار تیا بڵێ سوبحانە ڕەبی الأعلا، ئەکرێت 10 سەڵەواتی تیا بێ، ئەکرێت 20 دوعای تیا بکەی بە عەرەبی. ڕۆژێکیش تاقەتت نییە یەک جار بڵێ سوبحان ڕەبی الأعلا وبحەمدی. نابێت و هەموو حەیاتم وەڵا ئیلا ئەمە واجبم کردو لەسەر خۆم، هەر ئەبێ وا بێ، هەر ئەبێ ئەوەندە سوژدەم درێژ بێ، دوای دەرەقەت نایی ئەکە. بۆیە ضرورە لە دینداریە لە نوێژەکەتە بزانە ئەو کاتانەی کە تاقەتت هەیە، سنەتی زۆر کە سوژدەی درێژ بەرە، خۆت ماندووکە، ئەو کاتانەی تاقەتت نییە زۆر زەخت لە خۆت نەکەی، چکە لە دوایە بەعەکسەوە بەسەرتە ئەشکێتەوە، سار دەبیتەوە. نەفسی خۆت مافی هەیە بەسەرتەوە، ماڵ و مناڵ مافی هەیە بەسەرتەوە، ژیان مافی هەیە بەسەرتەوە. بەتایەتی پیاو لە ئەمڕۆیە ئەرکی زۆ قورسە، هیچ پیاوێک نییە محاسبەیەکی زۆر گەورە و شەدید چاوەڕێی نەکە. خێزانت نوێژ نەکە، تۆ مکەلەفی بەرامبەر، خراپە بکە، تۆ هەر مکەلەفی ئەی پیاو، مناڵەکانت هەر تۆ. یعنی ئەرکێکی زۆر قورس لەسەر پیاو. اینجا بەخێوکردنیان واجبە لەسەر تۆ، یعنی یەک دنیا کۆمەڵشت بەسەرتەوە. بۆی ئینسانی موسڵمان ئەهلی ناو مزگەوت و خواناسی و نوێژ، ئەهلی دەرەوەش، ئەهلی ناو بازارە، ئەهلی ناو ماڵ و مناڵی خۆیەتی. چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم نەرم مامەڵەیە کرد، یعنی خێزانەکانی ئەهێڕنەوە ئەفەرمون خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم هەندێک جار هاتە ماڵەوە نەعلەکەی خۆی دڕابوو، خۆی دائەنیشت ئەیدووریەوە. كان في حاجة أهله، زۆر نەرم مامەڵەیە کرد، یوسر. ئەفەرمێ هەندێک جار حتى لە طەبخە، لە ڕوایەتێک هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان پیازی ورد کرد بۆ یەکی لە خێزانەکە. طبیعی ئەو کەسێکی سادە، قائیدێکی زۆر عەظیم، زۆر سادە و نەرم مامەڵە ئەکە.
هەندێک جار ماندوو ئەبوو ئەخەوت حتا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە زۆرێک لە ڕوایەتەکان هەیە ئەچۆ ماڵی هاوڵێک زۆر هیلاک بوو ڕێک ئەخەوت زۆر بەسادە بۆیە گرنگە لە مەسەلەی نوێژەکەتا تۆ ئەو کاتەی ئیمانت بەهێزە چەندە پێت کرا عەبدایەتی بکە کە زانیت لاواز بووی زانیت زۆر لە خۆت مەکە بوەستە ئیسراحەت کە نەفسی ئینسان طبیعەتی ئەوەیە ساعە وساعە لە ڕۆژوش هاتووە بە هەمان چەشن یعنی تۆ دیقەت بدە ئینسان جەوێکی ئیمانی وای بۆ دروست ئەبێ لە ڕەمەضانە ئەڵێ وەڵڵا ئەگەر هەموو ساڵ بە ڕۆژوم هێشتا کەمە ئەوە لەزەتم وەرگرتووە لە ڕەمەضانەکە نا شریعت مەجالی داوی دوو شەمان و پێنج شەمانێک بە ڕۆژوو بە بۆت کرا تەنها پێنج شەمان چەند یعنی چەند بە ئەندازی خۆت ڕۆژ ناڕۆژێ پێت کرا باشە نا هەر ئەیامی بیڵ هەموو ئەم مەجالانە لە شریعەتە بۆ کراوەتەوە بۆی ئەگەر ئەمەیان نەکرد ئەویان بکە ئەویان نەکرد ئەویان بکە چۆن پێت کرا کەسێک هەیە کار و کەسابەتی ئەوانە پێی ناکرێ بەڵام خۆ ئەکرێ شەشەڵان بگرێ ئەکرێ نۆمینەی حاجیان بگرێت و تەواو نا هەر هیچ لەمانەی پێ نەکرەوە ئەمانە تەنها تاسوعا و عاشوورا باشە تاسوعا با بڵێن ئەگرێ وها یعنی شریعەت سهل لەگەڵ تۆیە مامەڵە ئەکات تۆش سهل لەگەڵیان مامەڵە بکە زەکات و سەدەقە و خێر و خێرات شەرع ئەمری پێ کردووی سەدەقە کە خێر و خێرات کە مدەتی لەوە پێشگەنجێکم بینی وەڵام ماسە من دەفتەر قەرزار بووم بۆچی قەرزە وەڵایەوە فەقیر و فوقەڕا جا کێوتتی بێ فەقیر و فوقەڕا کێ ئەم ئەمرەی پێ کردووی شانی تۆ 500,000 ڕەڵەگرێ بۆ چی قەرزەکەی بۆ خەڵک خۆ ئەم تەکلیفەی لە تۆ نەکردو ئاخر بەزەییم زۆر جابا بەزەی پێ نەهات بێتەوە کاکە خۆ ئەرحەم ڕاحیمین لە هەموو بەزەی زۆرترە تەوزیعی ئەدواری کردووە نابێت تۆ بچیتە ژێر بارێکە و کە باری تۆنی لە کوردەواریە قسەیەکی زۆر عەزیم هەیە کە بەقەدر بەڕەکەی خۆت پێ ڕاکێش دوایش بێ وەڵا ئەم موسڵمان بەشکم زەکاتێ باتێ ئەویتر بەشکم زای بگەڕێ نابێشتیوە یعنی تۆ چی ئەەکەی لە بازاڕە بڕۆ کۆکەرەوە پارە جەنگکە شەڕکە یەک دینار نێڵی بکەوێتە خوارەوە بکەوێتە دەستی کافرەوە جەنگی لەسەر کە هی تۆ بێ بڕواکەن جەنگی اقتصاد لە جیهانە زۆر گەورەی ئەنێ ئێوە تەسەوڕکەن ئەو هەموو زەروی زەرعاتی ئێمە هەیە ئێمە بچین بیکەین بە گەنم بۆمان دەرنایەنێتەوە گەنمی ئۆکرانیا لەو پەڕی جیهانەوە خۆیەکە بێرە گەنمی ئەمریکا خۆیەکە بێرە هەرزانتر لەوەی خۆمان ئێوە تەسەوڕەکەن یعنی لە ساڵی 54 مەلیکی سعودیە و زەمان بڕیاریدا کە گەنم بچێن لەگەڵ ئەمریکا بوو بە کێشیان دوایی نوێنەری ئەمریکا وتی دێ بە خەڵکی سعودیە وایان لێ ئەکەن تەنها لەمە دووە نەوت بخۆنەوە یەک دینار یەک شت نەوتیان لێ ناکڕن کێشەیەکی زۆر گەور لە جیهانە دروست بوو حتا وازیان لە گەنمکردن هێنا اقتصاد جیهان هەمووی تۆ وا تەسەوڕ نەکەیت کەمێک گەنم ئەکەیت و زەرەریش ئەکەی وا تەسەوڕ نەکەی ئومەتی ئیسلامی زەرەری تیا کردو واللهی زەربەیەکیەوە لە اقتصادی جیهان بۆیە لێو ئیش لەسەر تۆکە یعنی تۆ سێر نەوێ بەلاتەوە کابرایکی جوتیاری قڕبەسەری خۆمانەوەرە ئەم هەموو خۆی مانوو ئەکا خیارەکە خیار کەچی خیارەکە یانێتە بازار 100 دیناری بۆ ناکە باشە ئەوە خۆ جەنگێکی جیهانیە یعنی ئێمە موسڵمان ئەبێت لە بازارە زۆر حەذیر و وریا و ئێمە ژوەکو عالەم جەنگکەین اینجا تەمەڵی و سستی لە کار و کەسابەتە چۆن زیادە ڕەویتە لە دینە بە هەمان چەش لە کار و کەسابەتیشە ئەوها لە نەتیجە تۆ لە 100 دوونی و لەسەر تۆ واجبە بیدەیت و تەواو ئەگەر کەسێک تەنها زەکات بدە 1 دیناری سەدەقە نەکە لە ئەهلی ئیمان و ئەهلی دینە ئەبێ ئینسانی موسڵمان لە هەموو شتەکانە ئەو سەهل و ئەو نەرمیە وەرگرێت يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خۆی هادیئی و نەرمی و ئاسانی بۆ ئێوە ئەوێ قرسی و زەحمەت و بەڵای بەسەر ئێوە ناوێ لە حەجە کاکە حەج لەسەر هەر هەموومان واجب نییە من استطاع إليه سبيلا لە فقه ئەوە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەوە کەسێک کە استطاعی هەیە و پارەی هەیە و زیادەی هەیە بەشی مناڵەکانی ئەتوانێت دابنێ بەشی سەفەرەکەی خۆی پێ اینجا حەج لەسەری واجبە بێ بڕوات و بێتەوە ئیتر هەر زەمانە بە پێی خۆی بە شێوازی خۆی مهم کە تۆ نەدبێ شریعەتیش داوات لێ ناکە حتا حەج ڕوکنێکی گەورەی دین ڕەبتی بە ئیستیطاعی ئینسانەوە هەیە حەزەرکردن لە گوناه حەزەرکردن لەوەی کە فەرزەکانە لە دەست دەرچێ ئەمە زۆر گرنگ یا یحیا خذ الكتاب بقوة دەستگرتن بە دینەوە بەهێز مهمە
بەڵام ئەوەی کە لەسەر تۆ واجبە ئەوەیە کە نێڵی بە هیچ شێوازە فەرزەکان لە دەست تۆ دەرچن. مەسائلی سونەن و مەسائلی ئەوان سەهل بە لەگەڵ نەفسی خۆتە و هەروەها لەگەڵ ماڵ و مناڵی خۆتە سەهل بە. ئێمە زۆر کات لە وتارەکانمان ئەگەر دیقەتان دابێت چیرۆکی پیاوە گەورەکان ئەگێڕینەوە بۆ ئەوە نییە ئینسان ئیتر بڵێ وەڵام منیش ئیتر وەکو ئەوانەکە. ئەوە نمونە ئێمە مەسەڵەن باسی ئیمام ئەبوو حەنیفەکەین هەموو شەوێ 100 ڕەکعات نوێژیە کرد. خوا دەرفەت و زەمینە و زەمەنی بە ئەو دابوو، توانای هەبوو ئەی کرد جێبەجێ. تۆش بڵێ وەڵا هەر ئەبێ 100 ڕەکعات بکەم، ئەخە ناتوانیت تۆ زەمەنی تۆ زەمەنی ئەو زۆر جیاوازە، کاری تۆ لەوە کاری ئەوە زۆر جیاوازە. شێوازی ژیان لە ئەمڕۆیە لەگەڵ ئەو ڕۆژە زۆر جیاواز بووە. ئەو ڕۆژە هەموو کەس خاوەنی خۆی بوو، ئەمڕۆ کەس خاوەنی خۆی نییە، هەمووی کرێت چییە، هەرچی شتمانە بکرێت. بۆیە زەمن زۆر تەئسیر ئەکات لەسەر ئەوەی ئینسان چۆن تاعەت بکات و عەبدایەتی بکات. زۆر کات ئەبینم گەنجێکی موسڵمانی چاکی جوان زۆر ئازا لە پڕ ئەکەوێت، لە پڕ تووشی فتورە بێت، لە پڕواز لە زۆر شتێنێ، ئەسڵەن واز لە مزگەوت شوێنە دوورەکەوێتەوە. هۆکارەکەی ئەم تێنەگەیشتنەیە کە وا تەسەووڕ کە ئەبێ بچێتە ژێرباری هەموو دین پێکەوە. اینجا ئینسانی موسڵمان تاقەی مەحدودە، خوا کە تۆی لێرە خەلق کردووە بێ هۆکار نییە. تەسەووڕ کە لەم هەڵەبجەیە تۆ خەلق بووی، تۆ حاجەی ئەم هەڵە پێویستی ئەم هەڵەبجەیە تۆیە، ئەبێت تۆ ئێرە پڕکەیتەوە، لە ڕووی دەعوە بانگەوازەوە خەریک بە، لە ڕووی کار و کەسابەتی خۆتەوە خەریک بە. تۆ ئیشێکی خوا مادام لێرە خەڵقی کردووی، ئیشێکی ڕەب العالەمین هەیە لەم شوێنە بە تۆ، ئەبێت جێبەجێکی، ئەبێت بەهێزبی. ئەم بابەتە زۆر گەورەیە، لەکوێوە دەست پێ بکەین. حتى للتقوى خويا فما فاتقوا الله ما استطعتم. حتى نتوانتان هي تو تقوى خوك جل جلاله. هندش تيك هكذا ده صلاتي تو درجه لهزي تو درجه. بويا السهلي اساني زياده روي نكردن لخودي خوتا زور گرنگه لما مالا لقال خلقي شهر گرنگه. جاري وهي ام بيام الشيرين الجواني محمد المصطفى عليه الصلاه والسلام أم محمد الجوانة عليه الصلاة والسلام أم بيامي أم من الناشرين أجيانين برهنبر كز لما قبولناك وأزاني بتندي إنت بيامك بجيانين تواو يان شتيق لفيسبوك أبنوسين بتندي تواو برواكن أم رمضان لو أشياء 20 بواتبه تنها لسرشي والله أفرتك هي السافرة أسب الرجوع به حجابي كل رمضان دعي لا يباتو ما صار رجوعي دروسيا كود اللي يقرر اللي طبعا جا رمضان هتو حرك فيك نرجو طاعتي أكا كل تخو رحمي إخواته توزعنا كي لسر زي كاك توج غيبتك توج نظرك توج توشي جناها بي توج نامي غلط أنوسي توج أمي خوته بي قبوله هي أو بي قبولني توج رمضان توبه كردو هاتو تمزجوت بينش فرزة لمزجوتها بينش رمضان لمزجوتها النووي شون أميتو قبوله وإيش قبوله بوي إنساني مسلمان أبي زور بقولي أنا ما ملك مسألة خلق در كردن لدين وتور عندن لدين أحسنها قرن أوي إما هرهم وبزانين حتى كافر بير كروا لو بري الدنيا هاتوا كاري كدوا لسر جنجك أم هلا دوري خصوته ولا مزجوت الدين تورا توش بالي بيو ابني يارمتي الشيطان وأهل كفر بزيادة الدور كيوت وكره بيهن بيجروا پنجا جار با هەڵەکە ئافرەتێکە با سەدان جار هەڵەکە لەوە چێ من ئەم فکرێم نەوە بێت لە گەنجیە لەوە چێ وتوێتیان ئافرەتە زیناکارە زۆر بە بچووک سەیرم کردبێت وەڵڵی ئێستا زیناکارێ بینم خۆم بە بچووک سەیرەکە کەسێک لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تووشی زینا بووە خەلەلەکە لە ئێمەوەیە نەمانتوانیوە حسنێکی وهای بۆ دروست بکەین کە ئەو تووشی زینا نەبێت ئەڵەن کەسێک دزی کرد بەزەین بە خۆمایەت لو شيء من ما تواني بحاجة أو كسب بركينه بوي أو كسب توشي دزيبو لو أشياء لجنجية أم فكرانات النبي زور بلاته أستنبه جاء منها قم شخو مكلفني لسرو عالمه دم مكلفني لسرو عالمه ضل نيابة توش حاكم يسرع مع عالم إني تخو أجل جا خوي حاكمه ليه قرن باخو محكمة مانك أو أرحم الراحمين مسألة ما ملكردن حتى لقل منال وخيزاني خوته تندي ورقيكي لأنداز بدرو جيان بالنرمي وبسهلي
ئەچێ بەڕێوە. والله جاری وا هەیە سەیرەکەی گەنجێکی جوانی ئەڵێ ماوەسا والله هیچی بکەم هەرچی ئەەکەم باوکم لێم ڕازی نابێ، والله هەرچی تۆ شتێکم پێ بڵێ با بیکەم بەشکم باوکم لێم ڕازی بێ. کابوو ئەم گەنجە هەستی هەیە، شعوری هەیە، ئەوێ باوکی لە خۆی ڕازیکە، بەڵام باوکە نازانێ مامەڵە لەگەڵ ئەوە بکە. جاری وای ئافرەتێک پرسیارەکە ماوەسا والله هەرچی ئەەکەم ئەوێ دایک و باوکم لێم تێبگەن لێم تێناگەن ئەوێ لێم ڕازی بن، والله هەڵەسم ئیشەکەم کارەکەم هەر سەر کۆنم بکەن دەکورە دەجارێ دەستخۆشی جارێ جوانی بڵێ هێ من بەرەوە هادێ بەرەوە. ئەم دینە هەمووی سەهل، هەموو ئەحکامی شەریعەت بێنە هەمووی سەهلە. لەکوێ بینیت کە ئێمە تند بووین و ئاڵۆزیەکمان دروست کرد ئەوە خەلەل لە خۆمان، خەلەل لەو شەریعەتە پاک و جوانە نییە. ئەگەرنە ئەو محەممەد المستەفای عەلەیهی السەڵات وەسەلام ڕەحمەتەن للعالەمینە، والله کە یەکی ڕقی لێ ئەبێتەوە تەئکیدم خەتای ئێمەیە وامان نەکردووە کە ئەو خۆشی بێ، وامان کردووە کە ئەو ڕقی لێ بێت. بۆیە لەم کۆتایی ڕەمەضانە حەزم کرد ئەم وتارە لە خزمەتەنا بدەم بۆی مراجعەیەکی تەواوی خۆمان بکەین. بەڕاستی مانگی ڕەمەضان هەموو مزگەوتەکان لە کوردستانە پڕ بوون لە گەنجی جوان جوان. ئەوەی کە کافر ئیشی لەسەر کردبوو ئەویست تەواو مزگەوتەکان وێران کاو دنیا کاولکە حەچی بە هیچ دەرچوو. لە مانگێکی ڕەمەضانە ئومەتی ئیسلامی هەمووی هەڵسایەوە ڕۆحی شەریعەت زیندوو بۆ لەناو گەنج و شەبابە و بڕۆ سەیری ئەو تۆڕەکانی کۆمەڵایەتی کە بزانە چی مزگەوتە بینی هەمووی پڕ، هەمووی گەنج. خۆ ئەوە ئێمە داوا بانگەوازمان نەکردوون، ئەوە بانگەوازی خوا بووە جەل لە جەلاله، هەمووی هێنایە ناو مزگەوتەوە، هەمووی دڵی ڕەبط کردەوە بە دینەکەەوە. بۆیە زەرورە مراجعەیەکی کاملی خۆمان بکەین بۆی بزانین چۆن لەگەڵ یەکترا مامەڵاکەین. کۆتا قسم لە خزمەتتانە خۆ ئەگەر کەسێکتان بینی تاوانبار بوو پێی لێ مەبڕ، پشتی تێمەکەن، دوعای شەڕی ئەبەدەن لێ نەکەن. کورە سوژدە بەرن لە پێناوی ئەوە خوایە ئەم سوژدەیان بردووە تەنها لە پێناوی هیدایەتی ئەو بەرەیان بدەی بگەڕێتەوە، نەچن بە سووک ئەبەدەن. ئەبینن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەبینی کەسێک قسەیەکی هەڵا ئەکە، مەچۆ گوێنێکی بۆ بنووسە و قسەیەکی هەڵا، ئەوە هیچ بە تۆ ناگەێنێ، ئەو ئوسلوب و ئەدەبی ئیسلامی نییە. دوعایەکی خێری بۆ بنووسە لەعەل ئەو دوعای تۆ دڵی ئەگرێت و ئەیگێڕێتەوە. ئەبینی کەسێک گۆرانی بێژێکە زۆر هەڵەیەکی گەورە ئەکە، لەوە چێ کوفرێکیش لە با بڵێن کەلیماتی گۆرانەکەیە بکە، تۆ وەرە سوژدە بەرە یا ئیلاهی کەلیمەی تۆی بەغەڵەت بەکارهێنا، ناوی تۆی بەغەڵەت بەکارهێنا، تۆی نەناسی، یا ئیلاهی خۆتی پێ بناسێن. ئەمە صفەتی ئەهلی دین و ئەمە جەماڵ و کەماڵی ئەهلی دین. ومێ دەکەم کەسێک نەبین لەوانەی کە خەڵک لە دین دوور ئەخێنەوە، خەڵکێک بین لەوانەی کە بە دوعاکانمان، بە کەلیماتمان، بە سەلاممان، بە پێکەنین و زەردەخەنەمان هەمومان پێکەوە کەسانێ بین کە بتوانین ئەم دینە جوانە بگەینە دڵی ئەوانەی هێشتا پێیان نەگەیشتەوە و پێی ئاشنا نەبوون. بەخوا ئەگەر پێی ئاشنا ئەبن واللهی لە ئێمە جوانتر عەبدایەتی ئەکەن، واللهی ئەگەر بۆ دینە ئاشنا ئەبن ئەوانیش ڕۆحی ئەم شەریعەتە وەرئەگرن و جەماڵ و جوانی ئەم دینە و جەماڵ و جوانی خۆشەویستی گۆڕینەوە لەگەڵ خوا و پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم چێژەکەن، واللهی ئەوانیش صف ئەگرن بۆ ئەوەی صفی یەکەم لە تۆ بگرن، جەنگ ئەکەن لەسەر ئەوەی دوعا لە تۆ زیاتر لە ئاستی تۆ زیاتر بکەن، صف ئەگرن و شەو نخوونی ئەکەن بۆ ئەوەی زیاتر لە حزوری خوایە نزیک ببنەوە و بە حزوری ئەو شاد بن و بە لیقای ئەو شاد بن. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت. یا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کرد، گوناهێ بە پەنهان کردومانە و کەس نەیزانیوە خوایە عەفومان کە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت، بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە بەزەیی خۆت ئەم مانگی ڕەمەضانت لێ قبوڵ کردبین یا رب العالمین. یا ئیلاهی تەراویح و ذیکر و ئەورادمان لێ قبوڵ کە، یا ئیلاهی داوات لێ ئەکەین ختمی قورئانەکانمان لێ قبوڵ کە، دوعاکانمان لێ قبوڵ کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت، بە کەڕەمی خۆت دەرسەکانمان لێ وەرگرە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین گوێگرتنمان لە دەرسەکان لێ قبوڵ کە. یا ئیلاهی سپاسێکی بێ پایانی تۆ ئەکەین کە هیدایەتت داین لەم مانگی ڕەمەضانە ژیان بەسەر بەرین. یا ئیلاهی سپاست ئەکەین لەسەر ئەوەی
صحة لەشتاغێکت پێدان لەم مانگی ڕەمەضانە بتوانین سوجدە بۆ تۆ بەرین، بتوانین ڕکوع بۆ تۆ بەرین، بتوانین ئاموشۆی مزگەوت بکەین. یا ئیلاهی سوپاسێکی بێپایانت ئەکەین لەسەر ئەو نعمەتە جوانانەی کە پێت عەتا کردین. هیچ ئێوارە و بەربانگێک نەبوو، هیچ پارشێوێک نەبوو ئێمە بچینە سەر سفرەی خاڵی و شەرمەزار بین لە بەردەم ماڵ و مناڵمانە. یا ئیلاهی سوپاست ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین. پەروەردگارە خەجاڵەتین ئەگەر موسڵمانێک لەم سەرتاسەری زەویەیە بێنان و شی و مابێتەوە ئێمە بێ ئاگا بوو بین لێی. خەجاڵەتین یا ئیلاهی لە کەم تەرخەمیە کرد بێتمان لە عیبادەتمانە تۆ خۆت بۆمان پڕکەرەوە یا رب العالمین. یا ئیلاهی زۆر دوعا هەبوو کە زمانمان گۆی نەگر لە خزمەتی تۆیە بیکەین. تۆ خۆت ئاگاداری دڵەکانمانی و ئەوەی پێویستمانە بۆ دنیامان، بۆ ژیانمان، بۆ ئاخرەتمان پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، ئیمانمان سەلامەت کە. ئەی ئەو کەسەی سپاردە لە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد و عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد و ئەخلاق و ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد و لەشساغی خۆمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین. یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە، یا ئیلاهی لە گوناهی خوشک و براکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی خۆشەویستان و هاوڵانمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی دراوسەکانمان ببوورە، یا ئیلاهی هەر کەس مافێکی بەسەرمانەوەی لە گوناهی ببوورە. یا ئیلاهی لە گوناهی خێزان و مناڵ و وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببوورە. یا ئیلاهی وەچەی ساڵح و دیندار و خواناس لە ئێمەیە دروستکە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕزقی حەڵاڵمان زیاد کە، تو گەورەی خۆت محتاجی حەراممان مەکە، ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی ئەمڕۆ کافرانی جیهان جەنگ ئەکەن یا ئیلاهی لەسەر قوتی ئێمە، یا ئیلاهی لەو پەڕی دنیاوە دزی و دەغەڵی لە وڵاتی ئێمە و نیشتیمانی ئێمە ئەکەن، سەر عەرز و بالعەرزیان بردوون. یا ئیلاهی هانای زەلیلی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە، هیممەتمان پێ بدەرەوە، غیرەتمان پێ بدەرەوە، بەهێزمان کەرەوە، سیاسەتی جیهان بخەرەوە بەردەسمان. یا ئیلاهی لە دەستی ئەم زاڵمانەی جیهان ڕزگارمان کە، لە دەستی یەهود و نەسارا ڕزگارمان کە. یا ئیلاهی لە دەستی یەهود و نەسارا ڕزگارمان کە. یا ئیلاهی فتنەی زۆر گەورەیان بەرپا کردووە لە جیهانە، فتنەکان ئاوقای خۆیان کە یا رب العالمین. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، بەخوا ئەم مسلمانانە ئەو سرە جوانیان ناخەنە سوجدە تەنها بۆ تۆ نەبێ، بەخوا پشتی ڕێک و جوانیان نەوی ناکەن لە ڕکوع لە حزوری تۆیان نەبێ، بەخوا ئەمانە دەستیان بەرز ناکەنەوە تەنها لە پێناوی تۆ بۆ بارەگای تۆ نەبێ. دەیا ئیلاهی ئەوەی کە ئەیانەوێ پێیان عەتاکە، یا ئیلاهی ئەوەی کە ئەیانەوێ پێیان عەتاکە، یا ئیلاهی ئەوەی کە ئەیانەوێ پێیان عەتاکە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناه من الشيء أجبوري وخالي من قبولك يا ربي.